وەڵا نازانم یعنی قسەی من بۆ میلەتێک مامێک بوو، سەرکردەیەک بوو، قاعدێک بوو کە لەگەڵ هەڤاڵ و هاوڕێیەکانی شۆڕشی نوێیان هەڵگیرساند، بەڵام بۆ من باوک بوو. وە ئەمڕۆکو کوڕی هاتووم بۆ ئەوەی زۆر شت قەوماوە، زۆر شت ڕووی داوە، دەمێکە قسەمان نەکردووە، بۆیە هاتووم سەرێکی بەم پێی بڵێم هەموو شتێک بەدڵی خۆیە بێت. باوەڕم بەو قسەیە هەیە، باوەڕم بۆ هەیە کە لە مێژوودا هەندێک کاریسمە پێیا بێت کە جێیان پڕ نابێتەوە، بەڵام چیرۆکیان ئەمێنێتەوە، خەباتیان ئەمێنێتەوە، بیر و باوەڕیان ئەمێنێتەوە، سیاسەتەکانیان ئەمێننەوە. بۆیە کە وەکو شەخصێک پڕ ناکرێتەوە، لەوانەیە خەباتەکەی بەردەوامی هەبێت، خەباتەکەی بەرنامەکانی ڕۆئیایی سیاسەتەکانی هەڵس و کەوتەکانی بەردەوامیان هەبێتەوە. ئەرکی سەرشانی هەمومان، هەر کەسێک کە باوەڕی پێی بوو، خۆشی ویست، باوەڕی بە سیاسەتەکانی هەبوو، باوەڕی بە ڕۆئیاکی هەبوو، ئەمڕۆ نەخشەڕێگایەکی زۆر ڕوون و ئاشکرا هەیە لە بەردەممان کە پێمان ئەڵێ ڕێبازەکەی مام جەلال ئەمە بوو. پێم وایە هاوڵاتی خۆی بۆ خۆی پەیامی خۆی ئەگەیەنێ و قسەی خۆی ئەکا و کردووشێتی درەخیان نەکردووە. مام توانیوێتی بڵێم حەسر نەبوو لە حیزبێک یان لە شارێک یان لە ناوچەیەک، چی بۆ بەغا خەڵکە بینی چیرۆکێکیان هەیە لەگەڵ مام جەلال، ئەچی بۆ بادینان خەڵک چیرۆکێکی هەیە لەگەڵ مام جەلال، ئەچی بۆ کەرکووک سەدان چیرۆکیان هەیە لەگەڵ ئاڤاڵ مام جەلال. لە هەر شار و شارۆچکەیەک گوندێک کەسایەتیەکە بینی، کەسێکە بینی لەگەڵ گەنجێکا قساکەی ئەڵێ لە بیرمە مناڵ بووم مام جەلالم بینیەوە. بۆیە پەیامم نییە، من سوپاسی ئەو وەفایم هەیە، هەرەوە سوپاسی ئەو بەڕێزانە ئەکەم هاوڵاتیانی عێراق بەگشتی و کوردستان بە تایبەت کە خەمخۆری مامن و ئێستش یادیەکەنەوە، هەرەتوان سوپاسمان هەبێ و هەڵبەین بێوەفا نەبین بەرامبەر بەو کەسانە.